ئیتر نیمە و قوتەق و نیمە و شەقشرا بردمانیان بۆ تۆبزاوە لێ پیاوەکانە پیامان جیاوە نەکرێت لێمە وەڵا ڕێک برمایان بۆ تۆبزاوە لە تۆبزاوە باران ئێوارە بوو باران لێمانیان کرد نشتنە ناو خەڵک هەرچی زیلەکان ئێسیان ئێکردە بار پیاوەکانە و تەزبیەکەیان و گوزگیەکەیان و سەعاتەکەیان و ئیتر کشتیان لیان ڕوویتەوە کرد و ڕێک باڵیان نەبوو و ئەیانیان برد ژنەکان لێورا جیەمان لەو ڕاستیە ژن خۆی دا پاڵ ئەو قاعە باران بوو پیاوەکانیان گشتیان دەستگیر کرد و بردیانیان ژنەکانمانەوە لەو ڕاستیە ئەم جا ژنیان گشتی کردە قاعەوە قاعە گشتی چی بوو من خۆم مناڵەکانم بەخوا ئاوا خۆم هەر چوار مناڵەکەم ئاوا تا بێنی ئاوا دانیشتی ئاوا بەس ئاوا هەر چوارمان کەنشکەم لەوەرە هەر چوار خۆی و چوار مناڵەکەی خەسیرەی کەنشکەم خۆی هەر چوار مناڵەکەی لەوەرە ژنشی براکەم خۆی هەر چوار مناڵەکەی هەر ئەوە نەجێ تر ئەوە نەجێ بۆ 6 کەس ئیتر تا بەیانی ئەسکەرێکیش ئەلۆرا دانیشتە کورسێکی قسەژێر و ئەلۆرا دانیشتە ئێمەش تا بەیانی هاین لەورە تا بەیانی هەم بەیانی سەیاریان بۆمان هاورد ئەوە شەڵۆرە بیمان بەیانی سەیاریان بۆمانە ئەم بۆ کوێمانەوە هاتم شاعی درێژیان هاورد سوارمانیان کرد نشتنە ناو خەڵک ئای لە گشتی زیڕۆپار نەیانێلا کراسێکی لێ خۆمانە بووی نشتنە ناومان بردانێ کاتێ سوا سیارە بیمان سەیرەکەین سوا سیارەکە بیمان سەیرەکەن خەڵک گشتی ئەمە ئێمان ئەو دوای لێ پیاوە جیاوە نەکریا ئەمە ئێمە جەماعەتێکین ئەمە دوو کاتینە ئەمەش ئیمڕۆ هاتنە دانیشتنە گشتی لێ پیا و ژنانە یەکو سەیرەکەن ئەتر ئەوە چەندی ڕۆیمان مەدەتی ڕۆیمان یعنی فرەنە هەل هەنێ شارەکە سەیرەکەین چی کەلپەل ئەسکەری دانیاوە گشتی کەلپەل عەشایر و ئەسکەری کەلپەل پێشمەرگە وەک ئەم خانە بەرزۆ کریاوە گشتی خەڵکەکەیان ڕوویت و ئەکرد و زەلامەکان و شەواڵەکەی و قەمسەکەیان لەبەریان داکەن و لەورا گشتیان کەڵەکە کردو ئێمەش دامانە بانێ نەڕۆمەوە تازە دەلام نەماوە ئێمە شەعە و بردمانیان ئەمانە دبست دامانیانە لە تۆبزاوەوە لەورە دامانێ 6 قاعە مای ئەو 6 قاعە نەگیریاوی جیاواز بیت ئێمەیان بدە ئەو 6 قاعە لەو 6 قاعە ڕۆیمان داوەزیمان نەژێرمانێ و نەبانمانێ و نە هیچمانەیە و وەڵا پەنجەرەکان ئاوە گەورە گەورە بی لە پەنجەرەکانە شەڕ کریاوی گشتی گونێی ئەوەنەوەنە بیچنگیای پەنجەرەکان و شەڕیان کرد و تفەنگیانیایە بانیوە ڕێما گونیەکانمان هەڕۆشان هاوردمان دامانە دەمێک و قسمان لە ژێر مناڵەکانمان ئەوە ژێرمان بوو ئەو 7 مانگە ئیتر زیش دوو ڕۆژ نەڕۆژێ چای بۆمانە هاورد و ڕۆژێ کەرتێ خواردنیان بۆمانە هاورد و 6 کەس 6 سەمونیاندا پێمە ئەمە لە دەبست ڕۆژێ گشت ڕۆژێ ئەیان هاورد نەفەری سەمونی ماڵ ئەوتۆبی 6 کەسی 7 کەسی 6 سەمونیانەدا پێ و نەفەری سەمونی ئیم جایش ئەوەنە برنجیشە وەگەیاتە دوای نیمەڕۆ و ئەمەنە شۆر باشە ئیسکەوا بێ هەچی بێ ئەیان هاورد بۆمان و بەیانیانیش ڕاستیە چای ئیتر ئەو 7 مانگە ئێمە ئەو لەونە ئیدارەمان کرد ژێر و بانمانیش نەوی بەخوا هەر ژێر و بانێکی حەلەبان ئەو زەی کەفتین بۆ خۆمان لەو ڕاستی ئیمجا گونیەکانمانەدا دەمێ خسمانە ژێرمان خواوەکو لێ بەیانی هەڵەستیان لەخەو سەرەکەن گشت کرمێکی ئەمە تا لە ژێرمانە ئەمە تا کلیکێک چتوامە قەت نەدی هەموو دەستپێش پیسە نەم شۆرد ئێمانە ئیتر نان خواردن و ژێر و بان و 7 مانگە ئێمە ئەوە گوزرانمان بووە ئەوە ژیانمان بووە مناڵیش گشتی سرنجەی بوو وەڵی ژنەوتۆبی منایەک مناڵەوە باوشێ بێ مناڵەکەی من ژنەوتۆبی 3 مناڵی بوو 3 مناڵی ئەنا لە قەوت پیرەژنیەک مالێ لای دادای پیا و کەنشکەکەم بوو 6 مانگ ئەلەو سوچە دامان ناوی ئەڕێمان ئەوەنە گژوگیامان هاوت ئەمان خستە ژێری ئەدوو چاوی کوێری ئەوەنە پیرەژنێک بوو ئەو 6 مانگە لەو کڵەسیکە بی ئەیەنێ داڕزیاوی بەسە زوانە ئەو 6 مانگە لەو شوێنە بی ئەوەنە پیشمانە قسە هیچ نەبی بخەینە ژێر و بانی ئەوەنە شۆربا ئەماوەماندا پێی بە سۆنە هەڵوو چاوی کوێری ئێستا کورد هێژیە شەڕێتی بەردەوەشێنە لە یەک هەر لە بەیان هەتارە کورد ئیشی کرد ماری کرد گشتی پێشمەرگە و شاخۆ ئیسەیشە جەنازەی قەومان هەناتێت و من ڕۆیم بۆ ڕێ ئێران 6 جەنازەوە و بەرچاو مۆشڕەمی کریای گشتی ئامۆزای باوکم و خوارزای خۆم ئیسە یەکێکی جەنازەکەی هەناتێت و هەلەو شاخە هەلەو شوێنە ناتێت و
ئیسا برایە بۆ بەردەوەشێنە لە یەک بۆ بەردەوەشێن لێ بۆ نایخۆن بۆ خۆتان کۆیکە کۆمەڵێتان بۆ جێما من ئیسا من 11 سەرخێزان باوکم گیرا سێش نەچمەتە کەلاوەکەی ئاوادانیەوە بکەم لەبەرچی لەبەرەوە نیمە دەستم ناڕوە ئەی باش حەقەکەمان بدەن پێ ئەی ماڵمان ڕمیا و خانومان ڕمیا و پەزمان بریا و ڕانمان بریا و ماڵمان بریا و ئیسەش هاتین لە وەڵڵا لای خواکەمە خۆم کرێکاریم کردووە خۆم و کوڕەکەم ئەی کەلاوەکەمانەیە هاتە یەکۆ دەستمان لە کەس پانەوە نەکردووە کەسی شاوڵی وە سەرمان نەداوە